يا الله ئەوە چی بوو؟ ئەرێ کاکە چاو نامێ خۆی گەشە بە سیارە ئێمەیە وەستاوم بەجارە دابەزە بەم نیوەشەوە تاریکە بەس بنا دوو چاو نامێ خۆی گەشە بۆ داعمەکەش کامێرانە کاکەجا من وەستابووم برا ولا هاتووی مخالفی وەستاوی کاکە تۆ لەو سیارەتەوە بەخوڕ وەرە ئێوە نابێت لێت و خەیب و داوام ئامێنەوەتە خوارەوە بابە ئەو سوشە نادەمە هەتاو داعمێ بۆ چاو هەتاوە داوامێت چاکۆ نەکەی ئەو سێت پاناقیدە ناو سیارە ئێ بابە من وەستابوو وەستاوی چی ئێمە وەستاوی تو هاتی لە ئێمەدا تۆ بیزادی خۆت پیاکێشەوە داعامی دوێران کرد گوێ بگرە گوێ هەتا ئەو سیارە چاکۆ نەکەی ڕۆیشتن نیە ئەو خەناوە مش بۆ شادێ حاکمە چی وەرە براکەم وەڵای ئەوە بەس لێ خۆدا سلامەت برا وەڵاوی ناوێت ڕاستە لێ بەس بەخوا من لێرە وەستابووم بەکاری بەم لەم شارەیە میوانم هاتووم ئەمانە گەڕیخوا بەخێ برا ئێمە خزمەت لێرە وەستابووم تو کێ کاکە ئیشە چی لەم وەرە براکە مرورە مرورە چ پێیاندی بۆ هەیە کاکە کورە کاکە جانسان من غەریبەم لێرە ئیشم هەیە زەرورم بڕۆم خەریبە بەخوا تازە لە شەو وەڵایە سیارە چاکۆ من وەستاوە بابە تو زەرورە لێ کاکە تۆ ڕۆسایی هاتی دەبراکە ڕۆستایدی چی ڕۆستایدە کابرا خەریبی قەی چێکە کورە کاکە جان تۆ شتێکم بۆ بکە من کوڕی مدیر ئاسایشم بۆ خاتی خوا پەلەما ڕۆمیشمێ بۆ زووتە قسە نەهێ یە کاکە من نامێ خۆم دەرخەم کاکە کورێوە چی پەنێکە کورە بە قورآن قوردا چوو بەسەر هەیە بۆ کە کورە وازان کێە کێ کورە بەخوا چوابەت ئەوێ بلەرزێ ئەرێ دەبی لە بۆ خاتری خوا دڵم تەقیدە قسەکە وەرە کاکە چی بڵێم جاست بێ قەیسێ بە قورآن هەڵی واسن چی؟ کوڕی مدیر ئاسایشە کوڕی مدیر ئاسایشە بە قورآن بۆ زوو قسە نەکرد برا کاکە جان سەلام عەلەیکوم یاخوا بەخێر بێ بان چاو ئەوە چێ مۆزوع وڵا تو کابراگی غەریبیت و با بچنەوە ماڵ خزمەتت بکەن وا بانگیشە کورە کاکە جان ئێوە لێم گەڕم با من بڕۆم برا برا ئێمە هەر ئێمە خەجاڵەتی وەڵا برا سیچەکەم قوربانە سیچەکەم بەناوە ئەوە سوشەکەیە بەسەر و بە هەموو شتێک لە خزمەتیان کات درەنگە باش لە بابچی نانە بخۆی ئاوێت خوا پاسانەکەم بەس برا حەسەکەی ئەخر دەنابە غەریبەی لەم شارەی قومی ئاوێک خۆی نانێکە خۆی چی حاز سپاس مەمنونتانم بەس ڕێنبان با بڕۆ با قوربان بۆستن تۆ بڕۆ براکەم بڕۆ بەساخەڕۆ ئەوە عیب ناکەن بۆ ناوەشێت ئەوە کوڕە مەسولە بۆیە ماستاوی بۆکەن ماستاوی کابرا غەریبە ماستاویی کابرا غەریبە بوو بابە چونە بیسابەت تەنها بڕاتەوە شارێ شارەزانیە با قوربانە بم برای گەورەی با قوربانم خوا کوڕە چاوی زانی زۆر ڕۆ دامێکە چاوی